ئەگەرچی موشەکەکانی ئێران و ئیسرائیل نرخی دۆلاریان فراند بەڵام مەترسن بەهای دۆلار دادەبەزێت. بەهۆی هێرشەکانی شەوی ڕابردووی ئێرانەوە بۆ سەر ئیسرائیل نرخی دۆلار لە بازاڕەکانی عێراق فڕی. نرخی 100 دلار لە بازاڕەکاندا بۆ نزیکەی 154 هزار دینار بەرز بووە و بازاڕەکانی عێراق و هەرێمی شڵەژانێکی زۆری بەخۆوە بینیوە. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند کە بەرزبوونەوەی دۆلار تەنها لە عێراق نییە و چەند وڵاتێکی ناوچەکەی گرتوتەوە. مستەفا گەرعاوی بە تیواری وت مەترسن نرخەکە دادەبەزێت و لەگەڵ خاوبوونەوەی گرژی و ئالۆزیە ئەمنیەکان نرخی دۆلاریش دێتە خوارەوە. ئەو ئەندامەی لیژنەی دارایی داواشی کرد هاوڵاتیان دۆلار نەکردن و پێویست بە دروستکردنی ئالۆزی ناکات و دۆخەکە لەژێر کۆنتڕۆڵدایە. شەوی ڕابردوو ئێران هێرشی موشکی کردە سەر ئیسرائیل و ئیسرائیلیش هەڕەشەی تۆڵەکردنەوە دەکات. لەگەڵ هەر ناجێگریەکی ئەمنیدا بەهای دۆلار لە جیهاندا بەرز دەبێتەوە و لەگەڵ نەمانی ئالۆزیەکانیش بەهاکەی زیاتر دادەبەزێت.